سەرتا سەڵامە دروستکردنی عارەبانەیەک بۆ فرۆشتنی کاسە برنج. کە کۆمەڵە مشتریەک دێ بۆ لام کە باسی خوێندن و شت دەکەین کە دەڵم ئەو شەهادەیەم هەیە ڕوا ناکە کە ئەو شەهادەیەم هەیە و لەسەر ئەو شەقامەش خواردن دەفرۆشم. من بەدەر لە ئیخساسی خۆم ڕاستە ئیخساسی خۆم دەربارەی خواردن نییە بەڵام ینی شانازی بێشکردنەوە دەکەم نەگەوەی کە بەنەش پێم شەرم بێ هەموو کات چاوم لە دەستی خۆم بووە خۆم بۆ خۆم لەسەر پێ خۆم بوەسم. جگە لە خۆم چەند گەنجێک لە لام ئیش دەکات ئەوانیش سودمەند دەبن لە ئیشکردنەکە لە لای من. ڕۆژەی داهاتووم بەدڵ حەزم لێ دکتۆرایەکەش بخوێنم.